ژینە ژن و شۆڕشێکی کە لە ئارادایە. ڕۆژی چوارشەممە 4 مانگی ڕەزبەر بە دەیان هەزار کەس لە خەڵکی شاری سەقز و باقی شارەکانی کوردستان و ئێران لە گۆڕستانی ئایچی شاری سەقز لەسەر گڵکوێ ژینە کۆبوونەوە تا هاوخەمی خۆیان بۆ بنەماڵەی ئەو و سەرجەمگیان بەختکردوانی ڕێگەی ئازادی نیشان بدەن. ئەم خەڵکە ناڕازیە لە کۆبوونەوەیکی بێوێنەدا جنایەتەکانی کۆماری ئیسلامیان محکوم کرد و خوازیاری ڕووخانی کۆماری ئیسلامی و گەیشتن بە ئازادی و دادپەروەری بوون. خەڵک دروشمیان ئەدا کوردستان، کوردستان، گۆڕستانی فاشیستان، ئازادی، 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 ئێمە هەمومان مەحساین. هاوکات زۆربەی شارەکانی کوردستان لە مانگرتنێکی گشتیدا بوون و هەروەها خۆپیشاندان لە زیاتر لە 30 زانکۆ ئێران لە ئارادا بوو. ڕژیمی کۆماری ئیسلامی لە چەند ڕۆژ لەوە پێشەوە هەندێک ئامادەکاری بۆ بەرگرتن لەم کۆبوونەوەیە دەست پێ کردبوو. لە یەکەم هەنگاودا بنەماڵەی ژینە ئەمینی خستە ژێرگوشارەوە تا ڕێی بگەێنن کە لە چلەی گیانبەختکردنی کشەکەیاندا هیچ مەراسمێک بۆ ڕێزگرتن لێ بەڕێوە ناچێت. هەڕەشەیان لە باوک و خاڵی ژینا کرد و داماوانە ڕایان گەیان کە لە ئەگەری بەڕێوەبردننی هەر ڕێوڕسمێکدا گیانی ئەشکان برای ژینا دەکەوێتە مەترسیەوە. ڕژیم لە چەند ڕۆژ لەوە پێشترەوە هێزی سەرکوتگەری زیاتری لە نێو شاری سەقز و لەسەر ئەو ڕێگەیانەی دەچنە نێو شارەوە جێگیر کردبوو. هێزەکانی ڕژیم شاریان گەمارۆدا بوو. لە نێو شاریشدا وەک هێزێکی داگیرکرد دەستیان کردبوو بە دروستکردنی کەش و هەوایەکی پڕ لە ترس و وەحشەت و بۆ فەزاسازی تەقەیەکی زۆری بێهۆ و بێ ئامانجیان کرد لە شەوی بەر لە بەڕێوەچوونی مەراسمەکەدا. لەگەڵ هەموو ئەمانەدا خەڵکی شار و ئەو میوانانەی لە شارەکانی دیکەی کوردستانەوە هاتبوون سەرەڕای داخرانی ڕێگاکان مەودایەکی 8 کیلومتریان بە دەشت و ڕێگاکانی کەنار ڕووباری شاردا بە پێبڕی و خۆیان گەیاندە ئاوایی ئایچی. ڕێزیکی دەیان هەزار کەسی گەورە لە ژن و پیا و پیر و لاو لەسەر جادەی سەقزبانە پێکهات. ئەم ڕیزە گەورەیە لە جەماوەر وە بیرهێنەرەوەی ڕێپێوانی خەڵکی شاری سەقزی بۆ پشتیوانی لە خەڵکی مەریوان لە بەرامبەر کۆماری ئیسلامی لە ساڵی 1358 دا بوو. خەڵکی کوردستان خاوەنی گەلێک ئەزمموی لەم چەشنن. پشتیوانی لە خەباتی خەڵکی شارەکانی دیکە و ئامادەبوون لە کاتێکدا کە خەڵکی شارێک پێویستیان بە پشتیوانی و یارمەتی هەیە. ئاخێزی شۆڕژگەرانە و بزووسنەوەی ملیۆنی خەڵکێران لە شاری سەقز و لە گۆڕستانی ئایچیەوە دەستی پێکرد و لە ماوەی ڕۆژێکدا سەرتاسەری کوردستان، ئێران و دنیاشی گرتەوە. ڕێزگرتن لە یادی گیانبەختکردنی ژینە ئەمینی لەلایەن دەیان هەزار کەسەوە یەکیەتی و یەکگرتووی خەڵک لە دژی ڕژیمی جنایەتکاری ئیسلامی بەهێزتر کردووە و هیوا بە سەرکەوتنی لە نێو خەڵکدا جددیتر کردووە. کۆمەڵا لە ڕاگەیاندراوێکدا پشتیوانی خۆی بۆ بنەماڵەی ژینە ئەمینی ڕاگەیاند سەبارەت بە بەڕێوەبردننی مەراسمی چلێ جگەرکۆشەکەیان کە مەزلومانە لە گرتوخانەی پۆلیسی بەناو ئەخلاقی کۆماری ئیسلامیدا کوژرا. ڕایگەیاند و داوای لە خەڵکی کوردستان کرد ئەو جۆرەی کە شایەنی ئەو خۆشەویستەیە کە وا ناوی بووەتە ڕەمزی بەرپابوونی شۆڕش و سەرجەم ئەو لاو و تازە لاوانەی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بەدەستی هێزە جنایەتکارەکانی کۆنەپەرستی گیانبەخت کرد ڕێوڕسمی ڕێزلێنانیان بەڕێوە بەرن. سەرانی حکوومەتی ئیسلامی ئەزمموی شۆڕشی ساڵی 57یان هەیە و دەزانن کە واتای ئەم جۆرە مەراسمانە چییە و بەڕۆنی ئاگادارن بە شوێن هەر جنایەتێکی هاوشێوەی کوشتنی ژینە ئەمینیەکان و نیکاکاندا قین و تووڕەیی خەڵک پەرە دەستێنێ و ئاخێزی جەماوەر ئاستێکی گەورە و بەرینتر بەخۆیەوە دەگرێت. کۆمەڵا جارێکی تر هاوخەمی خۆی لەگەڵ بنەماڵەی بەڕێزی ژینە ئەمینی و سەرجەم خەڵکی شەریف و تێکۆشەری شار و ئاوایەکانی سەقز ڕادەگەنێ. ئێمە دڵنیان یەکیەتی و هاوپشتی و عەزم و ئێرادەی لێبڕاوانەی خەڵکی کوردستان و ئێران دەبێتە هۆی
ڕووخانی کۆماری ئیسلامی و هاچنەدی ئازادی و یەکسانی و ژیانێکی باشتر و دەستەبەربوونی دروشمی مێژوویی ژن ژیان ئازادی. بەرز و بەڕێز بێت یادی ژینا ئەمینی و سەرجەم گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی.